ئەوەی کە مۆڵەتی وەرگرتووە 1970 تێپەڕانەوە نزیکەی 950 بۆ 1000 کەناڵی کاغەزیمان هەیە ئەمە هیچ سەردەمەیەک لە سەردەمەکانە زیاتر لە 44 سەتەلایتمان هەیە 179 رادیۆمان هەیە و 200 ئەو بەرەو 200 ئەڕوا کەناڵی دیجیتاڵی کە پیان ئەڵێن دیجیتال میدیا کە کاریگەرترین کەناڵە و کە تاکی کوردیش سیرەکات بەبێ ئەوی خۆی بزانێ حسابێکی وردی بۆ نەکردو بەڵام هەموو کەناڵێک لەو کەناڵانە بەقدر سەتەلایتەکەی جاران کاریگەری هەیە ئەم 1970 کەناڵە نزیکەی 10000 ڕۆژنامەنووسی ئەندام کاری تیاکەن و چەند هەزارێکیشمان هەیە کە ئەندام نین لەسەر دیکە کەواتە ئێمە سوپایەکمان هەیە لە ڕۆژنامەنووس و سوپایەکیشمان هەیە لە کەناڵەکان بەڵام وەرە بزانام کاریگەری ئەم هەمووە هەموو جارێک من وتومە هەنێک لە کەناڵەکانیش لێم عاجزە بن ئیسماعیلیان یانی ئەڵێ تۆ چۆن واڵی بەقەدەر رادیۆیەکی شاخی کاتی خۆی فیدباک دروست ناکرێ بوومان ینی ئەو رادیۆیە من دڵنیام کە ئێمە گەنج بووین هەرزەکاریش ینی لە هەرزەکار مناڵتر بووین ئەو رادیۆ کە ئێوەمان بگرن خەڵک دوکانەکان نکاتەوە بەیان یەک دوکان نەکرایەوە